سڵاوی خوای گەورەتان لێ بێت خۆشەویستان سید محەممەدتان لەگەڵ دەلە تێک پلس و خۆم بە خۆش ئازام لە ڤیددیوی چینێدا لە بڕگەی تەکنۆلۆژیا لێ خولەک بەریداری ئێوەی خۆشەویست شاد دەمەوە بەرمون ئێوە کورتەی هەواڵەکانی ئەم هەفتەیە. ئاسنگەی دیکس ئۆمارگ ئەنجامی تاقیکردنەوەکانی گالاکسی S22 ئەلترای ڕاگەیان لە جۆری سناپدراگۆن مۆبایلەکە توانی وێتی بە 230 خەڵپلەی 16 بەدەستبێنێت. بۆکۆ بەنیازە لە 26 مانگدا چەند بەرهەمێک نمایشکا لەژێر دروشمی چەند بەرهەمێک بەڕێگەیان و گرنگترین نیشان بەرهەمی پۆکۆ F4 GT دەبێت کەوا تایبەت دەبێت بە بواری گەیمینگ. سامسونگ لە ئێستادا لە هەوڵی ئەوەدا توانستی باتری مۆبایلەکانی زیادکە بەڵام بێ گەورەکەنی قەبارەکەی بۆ واتای پاتری مۆبایلەکانی بەهێزترکە بەڵام بێوەی کێشی مۆبایلەکە و قەبارەی مۆبایلەکە گەورەت. ئەپڵ بەنیازە لە ئایفۆنی داهاتوو داخل لە نوێ ئایفۆندا لە کامێرای سێلفیدا داهێنن چنوێ بکاتەوەش بریتە لە بچووکردنەوەی نۆت و هەروە بەرەو پێشبرنی لە ڕووی پۆترێتەوە. هواوی ڕووکاری MI 12 لە عێراقدا بەردەست خست بۆ سەرجەم بە بەکارهێنەرن ئەو مۆبایلانەی کەوا پژیرە ڕووکاری MI 12 دەکەن لە ئێستادا لە عێراق دەتوانن بەکاری بێنن و لە کوردستانی شەروە.